بله بینران بو ورگرتنا یاریین زیدتر لسر روشا خونیشاندان سلیمانیه نها به شوک راستا خو لسر هلا پیوندی نری بادیناسات شاخوان عبدالله گل مدایه کاک شاخوان افدم تباشو دو ماهی زانیاری لسر خونیشان سلیمانیه چنه بله ام کاتتان باشم کاتی بینرانی بادنا باش دیارا امرو لشر سلیمانی خوفشاندانی کی بسان بڕێوەچوو خۆپشاندانەکە سەرەتا خۆپشاندانی شاری سلێمانی بەبێ کرشی و بەبێ تندوتیژەکەی پێهات دیارە دوای ئەو دەستە ناڕەزایی کە لەنێیان مامۆسانی و هەرێمی کوردستان هەبوو یەکێتی مامۆسانی کوردستان لەلایەن حکوومەتی هەرێمەوە مۆڵەتیان وەرگرت کە مۆڵەتەکەشیان بست و حوتی نوێی ئەم مانگە بوو خۆپشاندان سەرەتا لە شاری سلێمانی دەستی پێ کرد ئەمڕۆ لە بەردەم پەروەردەی سلێمانی سەعاتنەوە خۆپشاندان کرد بە خۆپشاندان و هەندین وتار و بەرنامەی تێدا خوێنرایەوە دوا بەدوای ئەوەش دەستەی ناڕەزایەکان گواسترایەوە بۆ بەردەم پارێزگای سلێمانی و لەوێش وتار و بەرنامەی تێدا خوێنرایەوە وتاری دەستەی مامۆسایانی ناڕازی و هەروەها مامۆستانی ئاینی تێدا بەشداری کرد پارێزگای سلێمانی تێدا بەشداری کرد جێگیری پارێزگاری سلێمانی تێدا بەشداری کرد کۆی هەموو باسەکان ئەوە بوو کە داوا کرا لەلایەنە پەیوەنددارەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان کە بەپەنگ داواکارەکانی مامۆستایان و فەرمانبەرانی هەرێمی کوردستانەوە بێن کە مافێکی حەقی خۆیان و مافێکەکە لەلایەن بەرپرسانی حکوومەتە کە پێویستە چارەسان بۆ بکەن و بەپەنگ داواکارەکانشانەوە بێن خۆپشاندانەکەی ئەمڕۆ سلێمانی کە بە سێ کاتژمێری خان بەبێ کرسی و بەبێ هیچ کێشە و گرفت بەڕێوە داوا کرا کە ئەم خۆپشاندانە بەرامی دەبێت لەلایەن دەستەی مامۆستایان و مامۆستایانی ناڕازاییەوە تا ئەو کاتەی وەڵامی شارێنی و ئیجابیان دەکەوێت لەلایەن بەرپرسانی حکوومەتی هەرێمەوە ئەمە زانیارەکانی ئەمڕۆی شاری سلێمانی کاک شاخوان وەکو خۆنیشاندانێ دەوڵەت هەتا دەمژمێر 11 و زیندەباری کوردژمێرێک لەسەر خۆنیشاندانان تێز دەگرن و بۆ دەمژمێرێکی وان ماف هەل سەرجادان داخوازە مافێت خوا بکەن تنوکەدا ئەو خەڵک بەربەڵاو بووە یانجی هەر سەرجادان خوازە مافێ خوا دێن لە خۆپشاندانەکە ببورن لە خۆپشاندانەکەدا ئەوەی کە داوا ئاکرا لە مامۆستایان و فەرمانبەران کە بەجددی پێویست لەسەر لایەنە پەیوەنددارەکانی حکوومەتەوە هەڵوێستێکی ئیجابیان هەبێ بەڵام بەداخەوە وەکو مامۆستایانی شاری سلێمانی و دەڤەری سنووری سلێمانی ئەوان وت ئەبوایەت خۆپشاندانەکان هەر گشتگیر بووە بۆ نمونە لە مەنتیقی سلێمانی نەبووە لە هەولێر لە دووەک بەرساوانتر بووە و مامۆستایانی ئەوەش چۆن ئەڵێی ڕنگدانەوەیان هەبووە فێلێکیان نەبووە بەرامبەر ئەو هەڵوێست و کۆبوونەوە و خۆپشاندانەی شاری سلێمانی کاک شاخوان خۆنیشانداران vê xirvebûnê de daxwaza çi dikir û gel daxwaziyan bersiva xۆnîşandaran hatiye daniyan خۆپشاندانەکان ئەوەی دایان کردووە تا ئێستا لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بە فەرمی هیچ وەڵامێکی ئەرێنیان دەست نەکەوتووە وەکو خۆشیان وتیان ئێمە بەردەوام دەبێت خۆپشاندان تا ئەو کاتەی وەڵامێکی ئەرێنی و ئیجابیمان دەست دەکەوێت لەلایەن بەرپرسانی حکوومەتەوە ئێمەمان دەبێت وەلایەنیشەوە بەردەوام ئەبین لە هەڵوێستی ئیجابی خۆمان لە خۆپشاندان گوتیان شوێنێکش دیاری ئەکەین بۆ ئەوەی کە بەردەوام بین لەسەر خۆپشاندان کاک شاخوان وەکو بنها ئاماژەیەکی پێ هاتیەدان و دێ تند و تیژیل بەرامبەر ڕۆژنامە هاتیە ئەنجامدا تو ئاگاداری ڕەوشە ڕۆژنامە لە باژێری سلێمانیە ئایا تند و تیژیل بەرامبەر وان هاتیە ئەنجامدان و چ ڕۆژنامەوانێک هاتیە دەستەسەریان ژینە بەڵێ لە خۆپشاندانەکەش وەکو وتمان لە خۆپشاندانێکی تاڕادێکی زۆر باش منی بووشتێ خۆپشاندانێک بوو کە زۆربەی مافەکانی هاوڵاتیان و خۆپشاندانی تێدا پارێزر بوو بەڵام لە هەمان کاتشا لە لایەن چاگیانکارێکە سوورەیەشیان وەرگرت بوویان با بڵێن چووبوون ئەهدافەکەنەوە لەلایەن پۆلیس وەحات ئاساییشەوە دەستبەسەر کران بەشتێکی ئەوتۆ نەبوو دوا بەدوای ئەوەش ئازاد کران و بێ هیچ کێشە و گرفتێک کێشەکان چارەسەر بوو
بله شاخوان عبدالله پیامنری بادینا سات لی سلیمانی زور سپاس بو وانزانیاریان بردوامین